دیارە ناوچەکەی ئێمە هەموو کاتێک پێشەنجی شەهید و کاروانی شەهیدانی لێرە لە هەموو لایەنەکان بەردەوام بووە. بۆیە ئێمە لە هەموو کەس یعنی دەتوانم بڵێم لە زۆربەی خەڵکی کوردستان باشتر ینی باستر هەست بە و بەرپرسیارەتیە دەکەین کە بەڕاستی برایەکانمان جارێکی کە دەست لە خوێنی یەکتر بنێن و دەستیان بچێتە خوێنی یەکتر و خوێنی بەناحەق لە پێنا و هیچ بەڕاستی بڕژێت ئەمە کارەساتێکی گەورەیە. بۆیە ئێمە وەکو خەڵکی ئەو ناوچێ بڵین وەرتێ شاورێ ئاکۆیەتی بەعام ئەو دەڤەرە هەست بە بەرپرسیارەتێکی گرنگ دەکەین کە بەڕاستی پێویستە لایەنە سیاسەکانیش دریک بەوە بکەن کە ئێمە وەکو خەڵک بەڕاستی کەممان نەچێشتووە. یعنی شەهیدانمان براکانمان ئێمە هەر هەموو ئەو ناوچەیە لەوانەیە بە سەدان شەهید و بە هەزاران شەهیدمانەوێ. بۆیە بەڕاستی کارێکی قێزەوەنە کە جارێکی کە براکانمان دەست لە خوێن یەکتر بنێنەوە. بۆیە ئێمە بە هەستمان بەو بەرپرسیارەتێک کردووە کە ئێمە لە جێگای خۆمانەوە و هەوڵ دەین کۆمەڵی خەڵک دەست لە ناو دەست چین داوا لەو برایانەمان بکەین کە بەڕاستی ئەو شەڕە نەگریسە دووبارە نەبێتەوە جارێکیکە چکە بەڕاستی نەڕژانی دڵۆپێ خوێن نەڕژانی کە ئێمە بینە سەبەبی بەڕاستی شانازیەکە و هەموو گەلی کورد دەبێت شانازی پێ بکە. بۆیە نەک هەر ئێمە پێویستە لە سەر تاسەری کوردستان پشگیری داوا ڕاوەکانی ئێمە بکەن کە ئێمە دەچین لەوێ داوامان لێکردوون چەند ڕۆژێک بەر لە ئێستا و دوێنێ و پێرێ هەوڵمان داوە لە چەندین ڕاگەیان شتەکانە ویستومانە ئەو بارگرژیە نێڵین لێ کە بەڕاستی نازانم حکوومەتی هەرێم هەست بە بەرپرسیارەتی ناکە نازانم لایەنەکان تاکەی ئەم وەزعا ینی هەروە دێڵنەوە بەڕاستی ئێمە هەست بە مەترسیەکی یەکجار گەورە دەکەین کاکە تێیدایان تێدانیا بەڵێ ئەوان نەکەر تێیدایە نەکەر ئێمڕۆ ئەگەر ئەوەش نەبێت دایان کێشەیەکەمان بۆ دروست دەکەن چکەوانە دوژمنی گەلی کوردن یعنی چی لەوان چاوەڕوان دەکەین بەس ئێمە دەبێت هەر بە قسەیوان بکەین یعنی تاکەی ینی پێویستە ئێمە برایەکین هەمومان کوردین کەواتە بە ئەو پلانیان ڕەتکەینەوە با نێڵین پلانەکانیان سەر بگرێ پلانە گڵاوان بۆ چییە؟ ئایا تورک دێ لەوێ دەکوژرێ؟ فارس دێ لەوێ دەکوژرێت لە زینی وەرتێ؟ چێ دەکوژرێت؟ یعنی برایەکانی ئێمە کوردەکەی خۆمان لەوێ سەرگەردان دەبی ئێمە لێرە لەو ناوچەیە تووشی ئیزعاج و دەردەسەری و ناخۆشی دەبی بۆیە بەڕاستی کارێکی قێزەوەنە یعنی پێویستە هەمومان بیر لەوە بکەینەوە کە بەڕاستی بۆ یەک جاریش بێت هەست بە مەسئولیات بکەین و بەرپرسیارەت بکەین کە نێڵین ئەو کێشەیە گەورە بێت و چکە بەڕاستی وەکو شخارتەیە کە لە پوشێکی دەدەی ئێستا یەک فیشەک لە یەک لایەنەوە یان ناحەزێکی کورد دیارە ناحەزی کورد گەلێک زۆرە بێت بە کرێگیرا و زۆرە بێت هەل لە پێناودا یەکێک لە تەقەیەک لە مەسئولێک یان لە شوێنێک لە لایەنێک کا لەو شوێنە بەڕاستی شتەکە گەورە دەبێت و لە کۆنتترۆل دەردەچێت بۆیە ئێمە دەڵێن تا ئەوە نەبووە تا ئەوە ڕووی نەداوە بە هێزەکان بکشێنەوە لەسەر مێزی گفتوگۆ دوای دانیشن و چارەسەری ئەو کێشەیە بکەن زۆر باشترە بەڵێ زۆر باشترە پێویستە ینی ئەگەر هیچ کاتێک زەرور نەبی ئێستا لە هەموو کاتێک زەرورترە چکە بەڕاستی دیمان ئەوەی کە دوژمنە چی بۆ ینی چیمان بۆ دەکەن لە غەیری نانەوەی ئاژاوە پشێوی و کێرە شێوێنی لەنێوان لایەنەکان و برا کوردەکانمان شاندەکان پێکینە بە نوێنەرایەتی خەڵکی دۆڵی شاوری و ئاکۆیەتی و وەرتێ چوین سەردانی لیوایی حوتی وەزارەتی پێشمەرگەمان کرد ستافەکان هەموو لێوێ بوو بە لێپرسراوی لیوا و جێگر و ئامیر فەوج و وەرحەسەڵ ستافەکان لێوێ بوو ئێمە پەیامی خەڵکی ناوچەکەمان بەوان گەیاند پەیامەکە ئەوە بوو ئێمە خوازیاری ئەوە بووین کە هەموو هێزەکان ئەو منتخەیە چۆڵکەن لەبەرەوەی ئێمە دیارە هیچ شینێکمان لەگەڵ هیچ لایەنێک نەبووە پەیاممان ئاراستەی هیچ لایەکی دیاریکراو نەکردوەکو حیزبی سیاسی بەڵام ئەو هێزانەی لەوێنە ئێمە پێمان وایە بۆ منتخەکەی ئێمە نەوحی خەتەریان هەیە لەبەرەوەی ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەو ناوچەیە کاتی خۆی کە پەکەکە لەو منتخانە بوو دەتوانم بڵم دوای 7 ساڵە کە پەکە ناوچەکەی چۆڵ کرد و تاراتوە کۆمەڵی خەڵکی لەوێ شەهید کردووە بۆ ئێمە جارێکی دی لە دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە ئەترسین و جگە لەوەش دیارە ئەگەر هەر تێکەڵچوونێک بێ بەلای ئێمەوە هەموو ئەو هێزانەی لەوێنە برا و کە سوکاری ئێمەە لە هەر لە هەر کەسێک تیابچی پێمە زەرری هەمومانە بۆ ئێمە چوین داوامان دەکەن کە
لەسەر داخوازی خەڵکی ناوچەکە کە ئەو هێزانە بکشێنەوە بە تایبەتی داوامان لە بەڕێز ئامیر لیوای حەوت و سافەکەی کرد بانگەر ئێوە بڕۆنەوە بەتەکی ئەوانەی دیکەش ئێمە بە تەکی تەکلیفیان دەکەین و دەبێ گەشتمان دەبگرن ئەو منتیقەیە چۆڵکەن وڵی هیوادارین شتی ئەوان نەبێ لەبەرەوەی ئەم پێمە حیزبەکانی ڕزبوونێکی تاڵیان هەیە لە شەڕی ناوخۆ لەبەر هیچ کەسێک هیچ دەستکەوتێکی نەبووە لە ئەو پێک هەڵپڕژان و لێکدان و ئاانە ئەوەی کە تیاچوی هەر کەسوکاری ئێمەیە با لە ڕووی سیاسیەوە خلافی حیزبەکانی شەبێ بەڵام لە دوا هیندا ئێمە هەمووان کەسوکار و خەڵکی وڵاتێک و هاونیشتیمانی ئەو وڵاتەین بەیەکەوە جوانین بەیەکەوە سەرکەوتوین بۆیە ئێمە پێمان ناخۆشە هەر تێکەڵچوونێک لەو ناوچەیە ڕووبدا و بۆیەش داواکانین لە هەموو ئەو لایەنانەی کە هێزیان لەوەیە هێزەکانیان لەو منتیقەیە بکشێنەوە بۆ ئەوەی هەم خۆیان دوور بن لە شەڕ و کێشە و ئاژاوە هەم خەڵکی ناوچەکەش پارێزراوی لەبەرەوەی ئێمە خەڵکی منتیقەکە کە لەوێ هەر هاڵۆزیەک و گیرروگرفتەکەوی بۆ ئێمە زەرەرە لەبەری ئەو منتیقە بۆ ئێمە منتیقەی استراتیژە لە ڕوژیان و پێداویستیەوە مەسەلەن بۆ نمونە خەڵک هاوینان دەچێت بۆ بەخێوکردنی مەڕووماڵات خەڵک بۆ دار و وەلاسڵ گژوگیا و ئەو جۆرەشتانە سەردانی وێ دەکات بە خەڵک بۆ سەفرە و سیعات سەردانی ئەو منتیقانە ئەکا بۆیە بوونی ئەو هێزە لەوێ مەترسی بۆ سەر خەڵکی ناوچەکە دروستەکە بۆ ئێمە خوازیارین کە گوێمان لێ بگرن هەموو لایەنەکان ئەوانەی لەوێنە یارەمە بەڕاستە خۆ ناڕاستە خۆ قسەمان لەگەڵ هەرسێک ئەو لایەنە کردووە کە لەوێ هێزیان هەیە لە چێەوەی بە ئاشکرابی چێەوەی بە شێوازی تربی